ئێوە پێویستی ڕادیۆی دەنگی گەلدەبن. لەرکوێ بیسەرمانن سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان بەرمەتی ئەوکارانم هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 15 دیسەمبەری 2023 تان پێشکەشەکەین بیسەرمان بن. دەچینە کەرکووک بۆ خۆتان دەزانن کە بڕیارە 18 مانگە ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەست پێ بکە. لە کاتژمێر 6 بەیانی ئەمڕۆوە هەڵمەتی بانگەشە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کۆتایی هاتووە. بڕیارە هەڤەیە مانگە دەنگدانی تایبەت دەست پێ بکە. کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆ هەڵبژاردنەکانی عێراق بڵاوی کردوتەوە لە کاتژمێر 6 بەیانی ئەمڕۆ بانگەشە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کۆتایی هاتووە. کۆمیسیۆن ڕاگەاندن و گەیاندنی عێراق نووسراوێکی لەوبارەوە ئاراستەی دەستگاکانی ڕاگەاندن لە عێراق کردووە. داوایان لێ دەکات لە کاتژمێر 6 بەیانی ئەمڕۆ هەینیەوە هیچ بابەتێکی میدیایی تایبەت بەڵبژاردن بۆ هیچ قەوارە و لیست و هاوپەیمانی و بربژێرێک بڵاو نەکاتەوە. جگە لەو کۆمیسیۆنەکەش داوای لە دەستگاکانی ڕاگەاندن کردووە لەو ماوەیەدا هیچ بابەتێکی میدیایی کە لە دژی بربژێران هەیە بە هەمان شێوە بڵاو نەکاتەوە. لە بەشێکی دیکەی ڕاگەنراوەکەدا ئاماژەی بەوە کردووە هەر کاندیدێک یاخود لایەنێکی سیاسی لە بانگەشەی هەڵبژاردن بەردەوام بێ ئەوە ڕوبەڕووی سزا و ڕێکاری یاسایی دەبێتەوە. بڕیارە 17 مانگە لە کاتژمێر 7 بەیانیەوە تاواکو کاتژمێر 6 ئێوارە دەنگدانی تایبەت بۆ ئاوارە و هێزانمنیەکان لە عێراق دەست پێ بکە. جێگای ئاماژەیە ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیش بڵاوی کردوتەوە کە نزیکەی 27,000 ئاوارە و هێزی تایبەت لە سنووری سلێمانی بڕیارە ڕۆژی شەممە دەنگ بدەن واتە سبەینێ بۆ مەبەستەش 20 بنکان لە سلێمانی و چەمچەماڵ و گەرمیان ئامادە کردووە. دەچینە کەرکووک لەوێ بڕوا ئەزعەت ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ زانیاریمان دەداتێت لەسەر ئامادەکاریەکان بۆ دەنگدانی تایبەت و هەم بۆ دەنگدانی گشتیش. بڕوا سڵاوت لەبێ بەیانیت باش پێمان بڵێ لە کەرکووک چه ئامادەکاریە کراوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەم بۆ دەنگدانی تایبەت هەم بۆ دەنگدانی گشتی. بڕوا گوێت لێمە. بڕوا گەر هاوکارانم هەوڵ بدەن بڕوا ئەزعەتم بۆ وەربگرن. لە پارێزگای کەرکووک 11 لیستی هاوپەیمانی کێبڕکێ دەکەن بۆ بەدەستێنانی 15 کورسی تەنها کورد بە 5 لیستی جیاواز بەشداری دەکات کە ئەوانی شاوپەیمانی کەرکووک و هێزی و ئیرادەمانە لیستینەوەی نوێ پارتی دموکراتی کوردستان پارتی سوسیالیست هاوپەیمانی نێوان هەردوو هێزی ئیسلامی سیاسی کە کۆمەڵ و یەکگرتوون هۆکاری پەرتەوازی کوردیش دەگەڕێتەوە بۆ سیاسەتەکانی پارتی دموکراتی کوردستان کە هەر لە سەرەتاوە وەرگرتنی پۆستی پارێزگاری کرد بە مەرج بۆ یەک لیستی و ڕێکەوتنی سیاسی لەگەڵ بەرەی تورکمان و عەرەب و سونەتدا بەستووە. یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک بۆ خۆتان دەزان لە ساڵی 2005 بوو کە بریتی بوو لە چولیا کورسی دەچینەوە کەرکووک. بڕوا ئەزعەتمان لەگەڵایە. کاک بڕوا جارێکی دیکە سڵاوت لەبێ پرسییم دوا زانیاری سپاس بۆ جەنابەت. دوا زانیاری چییە چه ئامادەکاریە کراوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەم بۆ دەنگدانی تایبەت هەم بۆ دەنگدانی گشتی و پێشمان بڵێ دەنگدانی تایبەت کەی دەست پێ دەکا؟ سڵاوتان لەبێ جارێکی دیکە وەکو بەڕێز لە سەرەتادا ئاماژە پێ کرد زیاتر یان بڵێن ماوەی 17 ساڵە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام نەدراوە بە تایبەتش لە کەرکووک کە بە ناوچەیەکی هەستیار دادەنرێت لە سەراسەری عێراق وتوانم بڵم مەتا ئاسێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بۆ دەنگدانی ئەم جارە زیاد 11 لیست ڕکابەری بەدەستێنانی زۆرترین دەنگی هاوڵاتیانی کەرکووکەکەن و لە ناو ئەوەشدا 5 لیستی کوردی هەن کە ئەمە جێگەی داق و نیگەرانی خەڵکی کەرکووکە کە ئامانجیان ئەوە بوو و هیوای ئەویان نەخواست کە کورد بە یەکلیستی و یەکڕیزی بەشداری هەڵبژاردننی ئەم جارە بکات. دیارە لەو 5 لیستەدا هەر یەک لە لیستی کەرکووک هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە پەدەکە پارتی سۆسیالیست مەشغەڵان کە ئیسلامی سیاسی بەڕێوەیە بن و هەروەها نەوەی نوێش بەشدارە.
زۆربەی لیستەکان باسی کاندید بەشداریان کردووە ئەوەی ئەم جارەکە شانسی داوە بە کورد لەناو لیستە کوردیەکان جیاواز لە لیستە کوردیەکان عەرەب و تورکمانش بە پەرتەوازەی بەشداری هەڵبژاردننی ئەم جارەیان کردووە ئەمە ئاماژەی پێ بکەم کە بڕیارە 16 ئەم مانگە دەنگدانی تایبەت دەست پێ بکە و 18 ئەم مانگەش دەنگدانی گشتی لەسەر جەم شارەجێ و شارۆچکەکانی سەر بە کەرکووک دەست پێ بکات یارە بڕوا 16 مانگ یاخود 17 مانگ دەنگدانی تایبەت دەست پێکە ببوو دەستیارە ئێمە جارێکی دیکە پەیوەندیمان کرەوە بە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانەوە بۆ دڵنیابوونەوە لە کاتەکانی دەنگدان 16 مانگ دەنگدانی تایبەتە واتە سبەینە 18 مانگ بەڵێ گۆڕانکاری بەسەر زانیارەکاندا هاتووە پێشتر پێم وابێ ئەوەی کە کۆمسیۆن بڵاوی کردبووە ئەگەر هەڵە نەبوو گۆڕانکاری بەسەردا هاتووە باشە دیارە وەکو دەزانرێک زیاتر ینی ئەتوانم بڵم نزیکەی 1.5 ملیۆن دەنگدەر هەیە لە کەرکووک و ئەمەوێت ئەوەش بخەمە ڕوو لە ڕابردوودا ئەنجومەنی پارێزگای کەرکووک بریتی بوو لە 41 کورسی بەڵام بۆ ئەم جارە ژمارەی کورسیەکان کەم کراونەتەوە بۆ 16 کورسیەکەش بۆ سریانی و ئاشووریەکانە واتە کابەرێکە زیاتر لەسەر 15 کورسیە و لە ڕابردوودا کورد لە کۆی 41 کورسی خاوەنی 26 کورسی بووە و تورکمان خاوەنی 9 کورسی بووە و عەرەب کەمینەی کەرکووک بووە لە هەڵبژاردننی 17 ساڵ پێش ئێستا دەخاوەنی تەنها 6 کورسی بوونا ئەمە ئاماژە بۆ کەم بەهۆی ئەوی کە تەنها 2 ساڵ تێپەڕ بوو بەسەر ڕوخانی ڕژێمی بەعزدا عەرەبی سونە بایکۆتی دەنگدانیان کرد و ئامادە نەبوون بەشداری هەڵبژاردن بکەن ئەمەش بە زیان لەیەکی ئەدەنەوە بۆ خۆیان لە ئێستادا هەموو هێزی خۆیان بەکارێنەوە بە پشتیوانی دەوڵەتی داگیرکەری کرد تا پشتیوانی لە عەرەبی سونە و پەدەکە و لە ئیسلامی سیاسیەکە لە ناو کەرکووک بۆ ئەوەی ڕێژەی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کەم بکات باشە بڕوا چەند بنکە ئامادەیە بۆ ئەوەی سبەینێ دەنگدانی تایبەتی تیا بەڕێوە بچێ و ژمارەیەکی زۆر نزیکەی 27,000 ئاوارە و هێزی تایبەتیش لە سنووری سلێمانی دەنگ دەدەن ئەوانە دەگەڕێنەوە بۆ کەرکووک یاخود هەر لە سنووری سلێمانی و چەمچەماڵ و ئەوانە بنکیان بۆ کراوەتەوە تا لەوێت دەنگ بدەن بەڵێ وەکو ئەزانرێت نزیکەی 49 بنکەی دەنگدان لە ناو هەرێمی کوردستان بۆ ئاوارەکانی خواروی عێراق بەگشتی کراوەتەوە هیتر بۆ بە تایبەتش ئاوارەکانی مووسڵ بەسەر نەگەڕاونەتەوە زێدی خۆیان بەڵام باوەڕ نەکەم ئاوارەی کەرکووک لە شوێنانەدا هەبن ئەوەی ئەمەوێ ئاماژەی پێ بکەم لەناو زانیاریەکاندا من ئێستا لە بەردەستمە ئەمەوێ بە تەواوی بۆ بەڕێسانی بخەمە ڕوو بەڵێ لەم هەڵبژاردنەدا کە بڕیارە 18 ئەم مانگە دەنگدانی گشتی بەڕێوە بچێت 318 ناوەندی دەنگدان ئامادە کراون 1898 کابینەی دەنگدان لە خۆگرێت هەروەها 26 ناوەندیش بۆ دەنگدانی تایبەت ئامادە کراون کە 135 کابینەی دەنگدان لە خۆگرێت و هەروەها 5432 کامێرەی چاودێریش لە نێو بنکەکان لە خۆگرێت باشە بڕوا ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەوەندەی بۆ کەرکووک گرنگە خۆ بۆ ناوچەکانی دیکەش گرنگە بۆ نمونە خانەقین ئیتر تا بڕوا بۆچی ئەوەندە فۆکس خراوەتە سەر کەرکووک لەم هەڵبژاردنەدا هۆکارەکەی چییە بۆ ئەوەندە هەندێک جار هەستەکەی کە خانەقین و دەوروبەری پەراوێز خراوە بێگومان لە کەرکووکە ئەم شەڕی نەتەوایەتیەکە ئەتوانین بڵێن قورسەوە شەڕی مەذهەبیەتەش لە ناو کەرکووکە قورستر بووە چونکە لە ئێستادا یعنی ئەمە ئەوە ئاماژە بۆش بکەم 175 کارتەکانی دەنگدان
وەرگیراونەتەوە ئەمە یەکەم جارە ڕوو بدات ئەو ڕێژەیە دەنگدەر ئامادە بن بۆ دەنگدان بە ژێری وەرگرتنەوەی کارتەکانی دەنگدان هەڵبەت وەرگرتنەوەی کارتەکان هەتا ڕۆژی یەکشەمەش لە ناوەندی سەرەکی کۆمسیۆن بەردەوامە بێت ینی لە ناو کەرکووکە شەڕی بۆ نمونە داگیرکەرانی کوردستان هەیە دژ بە کورد یعنی ئێمە ئەمە بە تەواوی ڕوون بکەینەوە کە ئەیانەوێت بە تەواوی ئەو شارە لە کورددا ببڕن و بڵێن کورد کەمینەیە یاخود ئامانجیانە بڵێن هەر نییە بەڵام خۆشبەختانە لە زۆربەی هەڵبژاردنەکان لە کورد توانیوەتی زۆربەی کورسیەکانی پارێزگای کەرکووک مسۆگەر بکات سەر ڕای ئەو تعریبانی کە بە درێژایی 100 ساڵ بەسەر کەرکووکدا بەڕێوە چووە کە پێشووتر هەر یەک لە کەلار و کفری و چەمچەماڵ سەر بە کەرکووک بوونە ئەمانە لە کەرکووکیاندا بڕێوە بە درێژایی مێژوو و ناوچە عەرەبیەکانیان بۆ سەر کەرکووک زیاد کردووە بۆ ئەوەی بڵێن ڕێژەی عەرەب زیادرا بەو شێوەیەش ڕێژەی عەرەب و تورکمان بە هەردووکانەوە نەگەیشتۆتە ئاستی نیوەی کورد. باشە بڕوا وەکو خۆت ئاماژەت پێدا هەر لە سەرەتای قسەکانی و بۆ هەمووشمان ڕوون و ئاشکرایەکەم هەڵبژاردنێکی زۆر چارەن و سازە بەنسبەت گەلی کوردەوانە. دەمەوێت وەکو ڕۆژنامەنووسێک پێم بڵێ کە ئەوەندەی ئەم ماوەیە کارت کردو و چوویتەتە ناو خەڵکەوە بەقەدەر ئەوەی کە هەڵبژاردنەکان پێ گرنگە و چارەنووسازە دەنگی ناڕازیش هەیە لە ناو کەرکووکدا. ئەمە هیچ کاریگەری نابێت لەسەر کەمبوونەوەی ڕێژەی دەنگدان لە ناو کەرکووکە یاخود کەمی کورسی کورد بێگومان دەنگی ناڕەزایەتی لە ناو کەرکووکە هەیە بە حکمی ئەوەی ڕۆژە خزمەتگوزاریەکان لە ئاتیشی زۆر خراپدابوونە لە کەرکووک بەڵام هەمیشە قسەکان و چاودێرانی سیاسیش هەمیشە بۆ جۆرە کۆمچاتاراتە کردووە کە ئەمە دەنگ بە لیستە زۆرینە و گەورەکان بە پێیاسای تاسیغۆ ئەو دەنگانەی کە نەتوانە ڕێژەی کورسی بەدەست بێنن ئەسوودێن و ئیسن و دیکان لێ وەرناگیرێن بۆی لە سەرەتاشەوە جەخت لەسەرەوە گرایەوە کە هەموو پارتە کوردستانیەکانی کەرکووک بە یەک لیست بەشداری هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بکەن بێگومان دەنگە ڕازایەتیەکان زۆر زۆرن بەڵام ئێستا یعنی هەموو چالاکوانەکان قسە لەسەرە واکن ئەڵێن با لە ئێستادا دەنگی ناڕەزایەتیمان بەلاوە بنێ بەڵکو شەڕی ئێمە شەڕی نەتەوایەتیە و شەڕی پێکهاتەییمانە لەکەن. باشە سیاسەت شرۆڤەی ئەگەرەکانەکە وەکو ڕۆژنامەنووسێک ئەوەندەی ئەم فترێ زانیاریت کۆ کردبێتەوە زۆرتر قسە لەسەر ئەوە بۆ کە دەنگ بە کێ بدرێ لە ناو کەرکووکدا بە کام هێزولایەن بەڵێ بێگومان لە ئێستادا زۆرینەی ڕێژەی ئەمدەری کورد بۆ هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە و لە دوای تۆ بە گەورەترین لیستە ئەندرێ نەوەی نوێ و دواتر ئیسلامی سیاسی و لە خواروی هەمویانەوە پەدەکە لەم هەڵبژاردنەدا بە ڕێژەی کەمترین دەنگە بێنن و هەیان بێ پەدەکەن ڕۆژ بە ڕۆژ ئاستی لایەنگر و ئەندام و کادیرەکانیان ڕێژەکانیان دێتە خوارەوە بەشانی لەناو خست و لیست و هاوپەیمانەکانی دیکەیانگەن تەنانەت دوو کاندیدیشیان دوو بەربژێریشان کە ئامادە بوون بۆ ئەوەی بچنە ئەنجومەنی پارێزگا یەکێکیان ژمارە دوو بوو و دەستبەرداری کاندیدبوون و بەربژێرەکەی خۆی بوو بەشاری ناو لیستەکانی نیشتمانی کوردستانیانەکەم. دنیاک سوپاس ڕۆژنامەوان بڕوا ئازاد بێگومان سبێنە لەگەڵ بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانی تایبەت لە کەرکووک و دەوروبەری لەگەڵ دێینەوە جارێکی دیکە بۆ سبێنە ڕووماڵێکی تایبەتمانە بە هەر لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقەوە. دنیاک سوپاس بۆ بەشداریکردنت بۆ زانیاریەکانت ڕۆژێکی خۆشت هەبێت. هەر ژین ماندوو نەبن ببێنە. دەچینە شەنگالیش بێگومان ژمارەیەکی زۆر لە شەنگالیش مافی دەنگدانی هەیە بزانێکین لەوێ
پرۆسەی دەنگدانی تایبەت چۆن بەڕێوە دەچێت تا کاتی ئیبراهیم ئێزیدی ڕۆژنامەبان لەوێ ئامادە دەبێ دەمەوێت پێتان بڵم تەنها 3 ڕۆژی ما بۆ بژاری ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە بڕیارە 8 کانون یەکەمیم ساڵ ئەنجام بدرێت هەروە خۆبەڕێوەبەری شنگالیش بە 4 کاندید لەسەر لیستێکێتی گەلانی نینەوە بەشداری هەڵبژاردننی پارێزگای مووسڵ دەکات سەبارەت بەڵبژاردنەکان و گرنگی بەشداریکردنی خەڵکی شنگال جارێکی دیکە دەچینەوە شنگال لەوێ ئیبراهیم ئێزیدی ڕۆژنامەبان لەگەڵمان دەبێ ئیبراهیم سڵاوت دەبێ بەیانێت باش پێمان بڵێ چ ئامادەکاریە کراوە بۆ بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە شنگالدا ئایا لەوێ سبەینە پرۆسەی دەنگدانی تایبەت بەڕێوە دەچێت؟ دەم باش یعنی ئەف دەمێک درێژ بوو ji bo van hilbijartina yên parêzgehên Iraqê amadekarî hate kirin ji xwe yanê demek dirêj e heka ev hilbijartin pêk nehatibûn ji beriya fermanê de yan jî êrişê Daişê li ser herêmê ji beriya de ev hilbijartin li Iraqê pêk nehatibûn ji ber wê jê ev hilbijartin gelek girîngin li ser wê esasî jî amadekarî hatine kirin ev çil roj bû heka propaganda yê namzet û partiyên siyasî dest pê kiribû divan rojên pêş me yan jî belkî van saetê pêş me de êdî ew propagandaya hilbijartina bi dawî bibe ji ber ku di hejdê mehê dengdana giştî li seranserê Iraqê tên encamdan û beriya jî bi du rojayan jî 16 û 17 mehê dengdana taybet e yani tiştê giring li vir de ew koçber taybetî xelkê şingalê ku koçberî parêzgehên Başûrê Kurdistanê bûne ev koçber jî di nava dengdanê taybet de wê biçine aser sindoqa digel hêzên eskerî wê dengdan wisa wê pêk were wek rêveberiya Xwesera Şingalê û Partiya Azadî Cumhuriyetiya Êzidiyan PADê ew jî bi 4 namzeta beşdarî divan hilbijartina de kirîne li ser hevpeymaniyan jî lîsta yeketiya gelên neynewa li gel yeketî Niştimanî Kurdistan û Partiya Ref'a ku a serwek eşîrên deşta Musilê ye bi 4 namzeta beşdarî divan hilbijartina de kirîne ji bo namzetê xwe wek nûnerê rêveberiya Xweser û xelkê Şingalê bişîne encûmena parêzgeha Musilê wek xelkê Şingal taybetî jî demek dirêj e yanî çend hilbijartin derbas bûn nikarin nûnerê xwe yê rast hilbijêrin heta hinekî beşdarbûna xelkê Şingalê jî di hilbijartina de kêm bû lê li gorî çavdêriyê ema û şopandinê me ev hilbijartin nêzîkbûneka xelkê Şingalê taybetî ji van hilbijartina re heye dixwazin ku nûnerê xwe yê rastîn hilbijêrin û biçine parêzgeha Musilê ji ber ku xelkê Şingal pêstiya wan çend kes mafî dengdanî heye li Şingalda êsa İbrahim yani hejmara wan hetenekî nehatiye diyarkirin taybetî ji ber ku Şingal jî girêdayî Musilê wisa navçe hejmara wan nehatiye diyarkirin lê em dikarin wê bêjin hejmara koçberên êzidî ku li dervê Şingalê ne hejmara wan 5 û 2000 kes mafî wanî dengdanê heye ev hejmar jî herî zêde li bin desthiladariya pedekê de ye li Başûrê Kurdistanê ji ber wê jî ev kesên ku li dervê Şingal li bin desthiladariya pedekê de dengê xwe bidin wê nikaribin bi azadî dengê xwe bine ew kesê ku dixwazin kesê ku nûnetiya wan dikên ji ber wê jî bandoreka mezin li ser dengdarê li Şingalê de heye ev qanûna ku koçber ji dervê warê xwe ji dervê ciyê xwe bidin tinê ji bo Şingalê ye ji ber wê jî yani niha biryara komisyona hilbijartina wa ku hemû Iraqî li ser cihû warê xwe dengê xwe bidin lê taybetî ji bo Şingalê ji ber xelkê Şingal koçbere ev biryar ji bo êzidiya û xelkê Şingalê deranîne ku êzidî dikarin li nava kampa jî dengê xwe bidin beriyan hejî ev mijer gelekî hatiye nîqaşkirin ji ber ku bîtêr wek û biryarekî siyasî tê hesab kirin
جبر کو یعنی الجهندجي كوچبر هنا لهر در كوچبر هنا او كوچبر وفگرن و الجه خو دنگ بدن لهما تني ازيدي خلق شنغال لباشوری کردستان د 16 و 17 مهده بچنه سر صندوق دنگ دانی واتلس بینه و دنگ دانی تایبد لشنگالی شادس بیکا یعنی لگور بپی بریاری کمیسیون بریاری کمیسیون هلبرتنا سبهی دست بیتی جو خواج نهدا او بنگهن دنگ دانی را دستی هزن پاراستنه این لشکری هاتنه کرن و آماده کاری دالیه اولکاری دا به تمامی شنگاله هاتینا ئادەست پێکردن باشە ئیبراهیم هەمیشە شنگالەکان گلەی و گازندەیان زۆرترە لەوەی لە حکوومەتی عێراق دەڵێن کە حکوومەتی عێراق هیچمان بۆ ناکە وەکو ڕۆژنامەنووسێک گەوەندەی گەڕاوی ئەم فترەی بانگەشی هەڵبژاردنە لە ناو شنگالدا شنگالەکان خۆیان ئامادە کردو بۆی کە ئەم جارە نوێنەرێکی ڕاستەقینەی خۆیانیان هەبێ لە ناو پەرلەمانە تا بتوانێت مافیان وەربگرێ يعني دنگی ناڕەزایی هەیە یاخود نا هەمووی کۆکە لەسەرەوەی کە دەنگ بدات يعني لەگۆر هەڵبژاردنên پەرلەمانتۆیان دەرباز بووی نێزیکبوونێکی باش يعني خەڵکی شنگال vê carê bi germî nêzîkîvan hilbijartina dibe ji ber li vir de du mijar hene ku heke dibe sedem ku xelkê şingalê beşdarî di hilbijartina de bike ji ber vê carê hemû partiyên siyasîyên di şingalê de bi pêşengî rêveberiya Xweser beriya demekê em bijin komisyonek hevpar ya hêz û aliyên siyasî ava kirbûn li ser wî esasî bêketî yanî bi tifaqî diçine hilbijartine û ev kesin ku hatine berbijêrkirîn jî bûne namzed ji bo van hilbijartine xelkê şingalê ne beşek ji wan ji dema fermanî de li şingalê de ne û ne li ser lîstên derve ne li ser partiyên siyasî yên şingalê de yên ku xizmeta xelkê şingalê kirin ew partî ne yêketî çêkirîne bi hevpeymaniya gelên ney newada yêketiya gelên ney newa diçine hilbijartine ev jî dibe sedem ku hêviyek bi xelkê re çê bibe zêdetir xelk biçe ser sindoqê dengdanê ji ber xelk divê bi hewrê de ye heger xelkê şingal destek yan jî beşdarî di hilbijartina de neke Partî Demokratîk Kurdistan wê zêdetir karibe deng bîne ji ber wê jî hem partiyên siyasîyên di şingalê de hem xelkê şingalê bi hemû hêza xwe amadekarî ji bo van hilbijartina de kirîne ji bo ku tu kes ji dervê şingalê li ser navê êzîdiya û xelkê şingalê beşdarî yan jî neçe encûmena parêzgeha a Musilê yani mijareka dijî dixwazim baz bikim herîm behsa êzîdiyat kirin lê hema tiştê giring ew ku netinê êzîdî yani hemû pêkhatiyên şingalê bi hev re beşdarî divan hilbijartina de dikin yani mînak em bêjin rêveberiya Xweser a şingalê û padê ku beşdarî di hilbijartina de kiriye bi çar namzeta yek ji namzetên wan em bêjin Qasim Keşko yek ji wan kesa ye ku di dema êrîşa çetê daşa li ser şingalê şervanekî ya beşê bû li hemberî daşê şer kiriye yani kesekî dî bixwe erebe xelkê derdora şingalê ji pêkhatên erebe wekû dê kesek bi navê Şêx Azad heye ku xelkê Baxşîqa ye û her wisa دخیل سیدو و اوجی خلک شنگاله یعنی جه همو پیک هیچ کاندیدێکی ژنیان تیانێ ینی هەر چارەکەی پیاوە هەر چار کاندیدەکە پیاوە لەم چوارە کامیان ئەگەری زۆرترین دەنگی هەیە کامیان بەهێزترینیانە بۆ شنگالەکان یعنی نهاد شنگالێ کو ئەم بخوا بەهاوار دکن کو بسەر بکەوێ و خلق جی هم ناست که قاسم کشکویا کو بخوا خلق شنگاله و دست به جی مگود بریان هد شنگاله دمایا و دناوا هزین یا بشده لهمبری داعش شرکری یعنی ابجد بسدم کو ابکسن با آخا خواه بشنگاله و گریداینا کسین خدمتکار وی گلینا جبروی که حتی نکن هایی کو ام دبینن ام بهارن کو بسر بکوی قاسم کشویا باشه ابراهیم رنگ درنگ به بوم پرسیاره بلام دیسانیش ماف آدم بخوام کم پرسیاره لطوب کم لوی که بانگشه پروپاگنده هەڵبژاردن لەناو شنگال دا زەحمەت نەبوو بۆ ئێوە یعنی وان روژن دەرباس بوویدا یعنی 40 ڕۆژ وەک مگوت زێدە زەحمەتێکی وسا نەبوو ji ber
يعني جبروان مجاري كم نقاش كرين بحثوان كري جبروان مجارة نزيقبون خلقي هم راگهاندنی را همجی پشتگیری نامزد اوبان هلبجاتین آره باش بو منک هلبجاتین در باز بوی یعنی ام وک راگهاندن کو دما ما خواست ام لسر هلبجاتین راپورتاج بکنه خلقی بگرن قال کس هبوند گوتنم ناخوین جبر کو حتی نکنها تو کسی تشتاق جمره نکریا یعنی برتکن خلقی لهم بری هلبجاتین هبوند همش بر کو و جاره خلق جی دخوازه کو هلبجاتین پیک ورن و بچنه سر صندوقه د وان روزن در بازبوی دجی پروپاگاندی دجی و سادالی راگهاندنی دجی تو زیاده زحمتی که در نکهتن دنیا سپاس ابراهیمی زیدی لشنگالو بگومان سبینه لگل دست بکرنی پروسه دنگدانی تایبد لشنگال دا رومالی رادیو دنگی گل لگل ایوه دا بردام دبه روژه که خوشت به ابراهیم سپاس بۆ زانێرەکانت دەمەوێت سەرنجتان بۆڵێکی بەپەلە ڕابکێشم لە بەیانی ئەمڕۆ دەوڵەتی تورکیا تۆپبارانی هەرێک لە گەروی ڕۆبی ڕواڵ چارستان و کەمکۆرا لە سنووری برادۆست دەکات هەستە زیانە مادی و گیانەکانی تۆپبارانەکە نەزانراوە بەپێی زانیاریەکان لە بەیانی ئەمڕۆوە دەوڵەتی تورکیا تۆپبارانی هەرێک لە گەروی ڕۆبی ڕواڵ و چارستان و کەمکۆرای لە سنووری برادۆست کردووە ئاژانسی ڕۆشنی سپڵاوی کردوەوە تاوکو ئێستا زیانە مادی و گیانەکانی تۆپبارانەکەی دەوڵەتی تورک بۆ سەر ئەو ناوچانە دیار نییە. هەر بەهۆی ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر باشووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیا و ئێرانەوە و بەکارهێنانی چەکی کیمیایی لە ڕێگەی هێرشی زەمینی و ئاسمانیەوە هەوڵاتیان دەڵێن پێویست هەردوو حکوومەت یارەم و بەغدا لەسەر لەناوبردننی ژینگەی هەرێم بێنە دەنگ و هەڵوێستی توندیان هەبێت. وڵاتانی دراوسێ ئەمانە لەوەتی هێنا دوژمنی خەڵکی کوردستان بوتن کە دوژمنی خەڵکی کوردستان دوژمنی ئاوهەوایەکەشینە دوژمنی باغ و باغاتەکەشینە دوژمنی هەموو ئەو سەرچاوە سروشتانەیە کە لە وڵاتەیە ئەگەر ئەوان بەدەستیان بی ئەو سەرچاوە ئەوانەیە کە لە وڵاتانەشن دەڕژێنە ناو خاچی هەرێمی کوردستان هەمووی دەبڕن دیارە بە حەقەتەن ئەوانە دایان هەوێ وڵاتەکەمان ناشرینکەن ئەو سروشتەی نەهێڵن بە کۆمەڵک بڕووبیانووی نابەجێکە هیچیان ئەوە نین ببنە پاساوی ئەوەی کە ئەو دارو باغانە ببڕن و وێرانی کەن و بیستێنن دیارە من بە حەقەتەن ژیەوان هەموو ڕادەوسینەوە پێویستە لەسەر تاکەچی ئەو کۆمەڵگایە ئەو وڵاتەی ژی ئەو کارە نامرۆڤانە و نامەسوولانە بۆستێتەوە وڵاگەری کورد لە دێر زمانەوە دوژمنی گەلێک زۆر بووە و دوژمنانە بە حەقەتەن بە زۆرەها شێواز دژایەتی گەلی کوردیان کردووە هەر لە مافە سەرەتایی و نیشتیمانی نەتەوەیەتەکانەوە هەتا دەگاتە ئەوەی کە ئەمڕۆ بەرامبەر گەلەکەمان دەکرێتن کە ئەمە گەلی کورد داوای مافی و هاوڵاتی بوونی خۆی دەکات داوای وی دەکات کە کیانێکی هەبێتن بەڵام ئەمانە لەوەتی هەنە دژی میلەتەکەمان و ئەنجا بە هەر شێوازێک بۆیان بکرێت دەیان هەوێ ئێمە سەرکوتکردن و لە ناومان بن و ناشیرنمانکەن بەڕاستی ئێمە کورد یان بڵێن هەرێمی کوردستان بە درێژای مێژوو مەسەن هەوڵ دراوە مەسەن پەروەردەی لەبەر بدرێ ژینگەی تێک بدرێ وڵاتی تێک بدرێ پیس ببێ خواردنی ئەکسپاری بۆ بێ ینی بە هەموو لایەکەوە دژین ئەو مەسەن کوور بوویتن بۆی گەشەنەکە زیان نەکە بۆی لەسەر ئەمە پێویستە مەسەن ژینگەی خۆمان خۆش بێ بیپارێزین ئەگەر منی پارێزین کەسیشکە نایە بوومان پارێزێ بەڕاستی تورکیا بۆ خۆی ئامانجی ئەوەیە مەسەن لەو شاخە یان لەو سروشتە کە ئەو مەبەستە دەکات ئەو قەزیشی سیاسیە یعنی دەیۆ کورد لەو ناوچانە نەمینێ دەریان کە وشیان کە شوێنی دانیشتن نەبێ شوێنی ژیان نەبێ ئەی بەڕاستی ئەوە دژی هەموو پێوەریشی هەم ئەخلاقی هەم ڕووی هەم نێودەوڵەتیە ڕۆژێکی خۆشتان هەبێ و بمێنن بەخێر.
من تجاری ره خانه کر اسیری مکانی که از باور ناکم کوین حسکرنا خواج جیانی رنینن بکاربن تیبکوشن. از وک فردی که بسری خواه تنی دنا و شرطین تجیت ده محکومیت دجیم لعالیه دن پرسنا خواه حقوقی دوام دکم. حیسان نین مروف ده دیرو که ده دوزی که دن میناوی دم دریش و جعالیه سیاسی و گرام ببینم. اینجی دیار نینه و حتی کنگی دوام بکم. تنیتیا از دجیم بگشتی تکیلیا خواه به سیستم محکومیت و تجیت رهیم. جواتا تا گلی تا هگر جخوابونی هات به درخستن افتیوی واتی هی توش دایک دبی تو به تنیتیه که قلت محکوم کرن. تو چندین جخوا دور بکوی او چند تو به جواتی که دن رد به یک دیوی دمیجی تو ایدی تو نینیم. یان تی تنیبونی که دجوار بجی یان جی تی خورا دستی راستیه که دن بکیم. فرق او کتنا دافکا کرد که من بری بحث کرو بوجی او منطقی دعالی بخوایم. وکی جترا ببیجه جمرنان مرنی بعجبینم. وقتا کو وان از خستم گرتگی ها ایمرالیه یا پیشی از پیشوازی کرم دا آستا سروکاتیه ده نونرا کمیته پیشی گرتنا لی اشکنجی CPT یا برب کنسیا اروپایی بوم. گوتنا وی پیشی گر وها بوم. توید وی گرتگی ده بمینه امیجی به کنسیا اروپایی ور کنترول بکن و هول بدن هنچاره سریم ببینن. لسر ناوی دوستانی به ایخانتی که ده دیرو که ده کم هاتی دیتن دبن کنترول دایه و CIA ده دولتان تویا یونان از را دست کرم و وقتا تیکیدیم بر رواندی پرست این یونانیستانی به ترکیه را لسرویه که زیده بون ده سدم خوداین بی ماسکه و قرالین تازی ده با وای که وها از لزنارین امرالی چارمخ کرم که دستانا پرومتیوس لبروی نتشتی که بوم. افندی و گرگرین همو پارزمینان دستین خودان هفدو و بگوتناوان از با کمپلوی که زفت کرم و دما را دستی گراوا ایمرالی کرم افسانه که کوخانو دکر هات بیرامن. اوجی اوو خدای یونان زئوس جنیف خدا پرومتیوس بزنارین چیای کافکاسان و گریدا و جیگراوی به قرتلاندا خورن. چاوا پرومتیوس جبو آزادی مروواتی آگر جو خدایان دزی و جیگراوی یا به قرتلاندا خورن خونو دکر. افسانه وکی کود شخصی من ده به جهوره خونو دکر و دبو راستیم. مینا چارنوسا من به از محکوم و نچار کرم. دولت یونان ده سری وان لیویاتانان دتی. لگوری من افشاش نبوم که از حتی داویه به دوستانی مشیم. جخوا آلیه هری گرینگ ای شخصیت من مایی او بو. منی به وی آلیه خواه نلیستا. منی بگوتا بلا ای خانت جوان را دوستانی جمن را به. یا اساس چوینا من آکنیای مینا ده موتولوژیه ده آویتنا تارتاروسی بو. پیچین همدم این زیوسی وی خواجه کرنا وی گناهی دور نگرتانم. زنجین شیرین افریقایی جی وظیفه خیال تارتاروسی باشتی کرن. از لنقطه‌ای که ولی بوم لناوبر راستی و خونی بوم. از دماج جهنمی بتاتی ایمرالیه و مینا پرومتیوسی حتم گریدان از تام نیو مروف بوم و نیو من ایدنجی من نزان بو و چاو ببم. انکیدو پر دجوار شرکر بو لی پر خرابات بو کشتن. هیگل دبیجه دولت خدای بگوده بویم. خداین همو